ئەمڕۆ ژمارەیەکی زۆر مامۆستا و فەرمانبەر لە بەردەم پەروەردەی کەلار گردبوونەوەیان ئەنجامدا و داوای باشکردنی موچە و پێداچوونەوەیان بە سیستمی پاشەکەوتکردنی موچە دەکرد و جەختیان لەسەر بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن کردەوە تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. من مامۆستام و مامۆستایی چارەنووسمە، موچەکەشم ژیانمە. ئەو کەسانەی کە دەستان کردووە بەسەر خاکی ئەم وڵاتەیە واستان لێ نایەنم. داوای مافی خۆم و مافی مناڵەکان و مافی هەموو ئەو کەسانە ئەەکەم کە ئێوە ئەمە ساڵایی ساڵە خاکی ئەم وڵاتەتان هەڵوشیوە و هەموو مافی ئەم خەڵکەتان خواردووە. کەوا چیتر ئەم خەڵکە تەحملی نەماوە، کەوا چیتر ئەم خەڵکە لەسایی ئەم قەیرانە داراییە دروستکراوە بەڕاستی توانای ئەوەیان نەماوە جارێکی بۆ 2 ساڵ ئەچێت ئەو قەیرانە درێژایی کێشاوە. ئێمە قەیرانمان بینیوە، خوێنەوارین، ئەبینین، ئەخوێنین، سیر ئەەکەین لە دنیاە قەیران بووە بۆ ماوەی 6 مانگ بۆ ماوەی ساڵێک، بەڵام قەیرانی بێکۆتایی نەبووە لە هیچ وڵاتێکە. خۆپیشاندەران کە تووڕەیی و بێزاریەکی زۆر بە ڕوخساریانەوە دەبینرا، بەتایبەت هەست دەکرا کەمکردنەوەی موچەکانیان لە چوارچێوەی سیستمی پاشەکەوتکردنی موچەدا کە حکوومەت بەهۆی قەیرانی داراییەوە پەیڕەوی دەکات. کاریگەری لەسەر ژیان و گوزەرانیان هەبووە. هەروەک بەشێک لە دوکاندارەکانی بازاڕی کەلاریش بۆ پشتگیری خۆپیشاندەران دوکانەکانیان داخست. منش وەکو تاکێکی ئەم کۆمەلگا داوای ئازادی دەکەم پێشنان، ئازادی لە پێشەوەی نانە و ئەم حکومەتە ئەو حکومەتە نییە کە حکومەتێکی دیموکراسی بێت و داوای چاکسازی و داوای مافی خۆتی لێ بکەی، بەڵکو ئەم حکومەتە پێویستی بەوەیە لە ناو بنرێت و لە ناو ببرێت. ئەمڕۆ هاتووم لێرە لە چوارچێوەی خۆپیشاندانێکی هێمنانەدا داوای سەرەتاترین مافی خۆم بکەم کە ئەویش مافی پێدانی موچەیە. دیارە لە بەرامبەر هەموو ئەرکێکدا مافەیە، حکوومەت ئێمە کە بە باوکی میلەت ناوی دەبین ئەو نەیتوانێ وەکو پێویست ئەو مافە بە هاونیشتمانیانی خۆی بدات. حکوومەتێکی کەڕمان هەیە گوێ لە کەس ناگرێ، بۆیە حکوومەت ئێمە هێنا دەستا جادا بۆی خۆپیشاندان بکەن و گردبوونەوە بکەین و خۆپیشاندانی مامۆستایان خۆپیشاندانێکی هێمنانێت دوورە لە تونجو خۆتان ئەیبینن لە ڕۆشتی مامۆستا ناوچێتەوە بەر لە هیچ دایرێکیان هیچ بەرپرسێک یا هیچ بارەکەی حکومی حزبێک بۆشێنە چکە ماڵی ئێمەیە کەسوکاری ئێمەی تایە. مامۆستایان و فەرمانبەرانی گەرمیان بڕیاریاندا درێژە بە ناڕەزایەتی و گردبوونەوەی هێمنانە بدەن تا ئەو کاتەی حکوومەت دێتە سەرخەت و وەڵامیان دەداتەوە. هەروەک سووربوونی خۆشیان لەسەر بایکۆتکردنی فەرمانگە حکومیەکان نیشاندا. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.